میوانەکەم یاسر ناسریە چالاکوانە لە تکریتەوە یاخود لە سەلاحەدین لەگەڵم دەبێت. بەڕێز یاسر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێم بڵێ کە پارێزگای سەلاحەدین بۆچی بەم شێوەیە پشتگوێ خراوە؟ هەدا بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرە بە ڕێزەکانتان و لەو کەناڵە بە ڕێزە کوردستان 24 و هەموو بینەر و بیسەرانی. پارێزگای سەلاحەدین پێشتر و ئێستاش لە بەهۆی کێشە کەڵەکە بووەکان بەهۆی خراپی ئیدارەدانەوە کە ئەو پارێزگای پێی سزادراوە تا ئێستاش بەدەستیەوە دەناڵێنێت. پارێزگای سەلاحەدی پارێزگایەکی استراتێژی و گرینگە لەسەر نەخشەی عێراق چونکە بە یەکێک لە بەستەرەکانی بازرگانی ڕۆشنبیری و زۆر بواری دیکە دادەنرێت لە عێراق، هەروەها بە سەنتەری عێراق دادەنرێت، هەروەها ئەڵقەی بەیەکە و باستنی بەغدا و پارێزگەکانی باکوورە. بەڵام ماوەی چەندین ساڵە ئەو پارێزگایە لە ئەنجامی وەک کە باسم کرد بەهۆی خراپی بەڕێوەبردن و ئیدارەدان و هەندێک بابەتی دیکەی کە ئەو بەهۆی ململانەی سیاسی ئەو پارێزگایان تووشی داقوران کردووە و پشتگوێ خراوە. من پێم وایە ئەو پارێزگایە یەکێکە لە گرنگترین پارێزگاکانی عێراق چونکە وەک سەبەتەی خۆراکوا بوو بۆ هەموو عێراق و لە ڕیزی پێشەوە بووە، هەروەها خاکێکی بەپیسی هەبووە. بەڵێ بەڵێ ئێستا دۆخەکەی لە پاشەکشێدا وەک ئاماژەم پێدا، بەڵام هەموو ئیدارەکان ئەو پارێزگای سزا داوە، ئەو هەموو سزایانەش بەسەریەکەوە کەڵەکە بووینە و هێدی و پارێزگاکەیان لەناو بردووە. پێویست بوو ئەو پارێزگایە لە ماوەکانی ڕابردوودا بەرەو پێش چوونی بەخۆیەوە دیتبا، بەڵام ئێمە باسی پرسێک دەکەین، پرسی نەبوونی خزمەت گوزاری ئامەتە کە خاڵ نییە کە باسی لێ بکەین و کە بەس ڕوبەڕووی پارێزگای سەلاحەدین بووەتەوە، باڵکو و پارێزگای سەلاحەدین چەندین دۆسیای مرۆیی چەندین دۆسیای دیکە بەرۆکی ئەو پارێزگایی گرتووە، پشتگوێ خستن، هەروەها قوربانیدان، هەروەها ڕوبەڕووی تیرۆر بووەتەوە، شەڕی تیرۆری تێدا کراوە. ئەو خەڵکێکی هەیە تا ئێساش کە ئاوارەن و نەگەڕێنراونەتەوە سەرزێدی خۆیان زیاتر لە 10 ساڵە کە ئەو گروپە تیرۆریستیانە لە ناو چوون، هەتا ئێستاش ئێمە بەدەست نەگەڕانەوە و ئاوادان نەکردنەوە و بوونی ژێرخانی ئەو پارێزگایە دەناڵێنێت. گەندەڵی هەیە ئەو بودجەی کە بۆی تەرخان دەکرێت بە هەدەر دەڕوات، ینی کێشەکە لەکوێدایە کە خزمەت گوزاری ناگەێنرێت؟ نەخێر بەڕێزم ئەم پارێزگایە دۆخی وەک دۆخی هەموو پارێزگەکانی دیکەیە، زۆرێک لە سەرچاوە دارایی هەن پترۆدۆلار و زۆرێک لە دەواازە سنووریەکانی دیکە، یعنی دەواازەکانی دیکە کە دەکرێت لە ڕێگەیەوە بودجەی بۆ دابین بکرێت، بەڵام پشتگوێ خراوە و دەکرێت کە ئەو پارێزگای ببێت بە یەکێک لە پارێزگاهارە سەرکەوتووەکان، بەڵام خراپی ئیدارەدانی ئەو پارێزگایە وای کردووە، هەروە چەند بابەتی سیاسیش، هەروەها ئەوانەی کە ئەو شارە بەڕێوە دەبن لە پێناو پارێزگاری کردن لە کورسیەکانیان لە ئیدارەدانی ئەو پارێزگایە تەکنیک و میکانیزمی جیاواز دەگرنەوە بەر کە ئەمەش بە خراپی بۆ ئیدارەدانی ئەو پارێزگایە دەشکێتەوە. زۆرێک لە خاکی استراتیژی و زەویە استراتیژیەکان دەکەونە ئەو پارێزگایە و دەیانەوێت چاویان بڕیوەتێ بۆ ئەوەی بۆ پرۆژەکانی وەبەرهێنان سوودی لێ وەربگرن و هەروەها دەستیان بەسەر چەندین ناوچەی گرنگدا گرتووە لە ڕێگەی هەندێک بەڵێندەرایەتی سادە و ساکارەوە توانیویانە کە هەژمونی خۆیان بەسەر ئەو ناوچانەدا بسەپێن کە ناوچەی استراتیژین و بە جمگەی ئابووری ئەو پارێزگایە دادەنرێت.
هەروەها دەتوانم بڵێم کە ئیدارەی ئەو پارێزگایە وای کردووە کە چارەنووسی ئەو پارێزگایە بکەوێتە باشە کاتێک من گەڕانم دەکرد بۆ پارێزگای سەلاحەدین بۆی بزانم کێشە و کەم و کورتیەکان لەکوێدان ئەوەم بەرچاوکەوت کە بەرتیل بە شێوەیەکی بەرچاو لە دام و دەستگاکان لەلایەن پرۆژەکان ئەو کۆمپانیانی کە دێنە نێو پارێزگاکە ینی بە ئاشکرا بەرتیلیان لێوەردەگیرێت ئەمە چۆنە؟ بەڵێ هەڵبەتە هەمیشە لێرەدا جەنابەت لەوانەیە تۆ خوێندنەوەت بە شێوەیەکی خێرا بۆ کردبیتن بەڵام هاوڵاتیان خۆیان لە ناودۆخەکەدا دەژین بەڵام ئەگەر بمانەوێ بە وردی بچینە ناو بابەتەکە زۆر لەوە گەورەترە کە جەنابەت خوێندنەوەی بۆی کردووە چۆن؟ کە دەبینین لە ڕێگەی پرۆژەی وەهمیەوە پرۆژەی سادە و ساکارەوە پرۆژە کەڵەکە بووەکانەوە هەروەها ئەو پرۆژانەی کە کێشەیان تێکەوتووە لە ڕێککەوتنی گەندەڵی گرێبەستی گەندەڵی لەسەر کراون بۆ بە هەدەردانی سامانی گشتی هەموو ئەمە ئاماژانە بوونیان لە پارێزگای سەلاحەدین هەیە لە هەمان کاتیشدا هەندێک نیشانەی پرسیار لەسەر پارێزگای سەلاحەدین هەن کە هەر کەسێک هاتبێتە سەر دەسەڵات لەو پارێزگایە کە هەر چەند خۆیان بەرپرسن لە بەڕێوەبردننی شارەکە بەڵام نیشانەی پرسیاریان لە خراپی بە ئیدارەدانی ئەو پارێزگایە لە دوای خۆیان جێهێشتووە ئێستا هەموو ئەو کێشانە کۆبوونەتەوە من ئەمڕۆ دەڵێم لە گوێم لێبوو لە کۆنگرەیەکدا جەنابی سەرۆک وەزیران کە گوتی باسی ساڵانی ڕابردووی کرد کاتێک یەکەم جار سەردانی ئەو پارێزگایە کرد و منیش لەوانەیە یەکەم و هاوڵاتی نەبم کە ناڕازیم بەرامبەر ئەو لێدوانەی یاخۆت ئەو سەردانانە و ئەو فرامۆشکردنەی پارێزگای سەلاحەدین کە نقمی گەندەڵی و فرامۆشکردن و پەراوێزخستن و خراپی ئیدارەدان و بەلاوەنام بووە. هیچ بە دوواداچوونێک نییە هیچ چاودێریکردنێک نییە بۆ نمونە دۆسیەی پارێزگاری پێشوو کە داهاتێکی زۆری کۆ کردوتەوە کە چەندین دۆسی بۆ کرابەوە ئەمە بەکوێ گەیشت؟ لە ڕاستیدا ئەمە تەنها لە پارێزگای سەلاحەدین نییە ئەم بابەتە زۆر پارێزگای دیکەی عێراق دەگرێتەوە واتە ئەمە زۆر خەمبارم دەکات کە باسی ئەو بابەتە دەکەم هەم لێرەدا ئەگەر پرۆژەیەک هەبێت و بیانەوێت تەواوی بکەن و دەبینی لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە ماوەیەکی زۆر دوور و درێژی بۆ تەرخان دەکرێت ناوە سامانی دەوڵەت پێ بەهەدەر دەدرێت و دەچێت بۆ 10 ساڵ و 15 ساڵ و ئەو پرۆژانە بە هیچ شێوێک تەواو ناکرێت هەمووشیان لە پێناو ئەوەیە کە سامانی دەوڵەت لە پێناویدا بەهەدەر بدرێت و گیرفانی خۆیان پێ بکەن ئەگەر لایەنی چاودێری هەبێت لایەنێک هەبێت منیش وەک جەنابەت هاوڕام لەگەڵت پێی دەڵێم تۆ بۆچی چاودێری ئەم دۆخە ناکەی زۆرێک لەو پەرلەمانتارانەی کە دەچنە پەرلەمانەوە ئێمە بەو هیوایە دەنگی پێدەدەین بۆ ئەوەی چاودێری گەندەڵیەکانی حکوومەت بکەن گەندەڵیەکانی ئیدارەدانی پارێزگاکان بکەن بەڵام کاتێک کە دەگەنە پەرلەمان ئەوان ئەو شتانەیان بەبیر نامینێت هەروەها دەبینین لە سوۆسیال میدیاشمان بینی و لە میدیەکانیشمان بینی کاتێک لە ڕێگەی بگۆڕێکی کارەباوە خەڵک ئێغرا دەکەون پێی دەڵێن ئەگەر دەنگت بە من نەدا دوایە ئەو بگۆڕەت لێ وەردەگرمەوە کەچی پێشتر خۆیان وەزیر بووینە لە پۆستی وەزیر بووینە واتە گەورەترین بەرپرسی ئەو وڵاتە بووینە هێشتا بیرکردنەوەیان بەم شێوەیە ئەمە ئەمری واقعا و باجەکەش قوربانی دەیدات بەڵام ئێمە هێشتاش هیوامان لە دەست نەداوە پێویستە پێشکەوتن هەبێت پێویستە گرنگی بەو پارێزگانە بدرێت و
ڕاستە کە ئەوان ڕکابەری دەکەن بەڵام ڕکابەریەکانیان با لەسەر گیرفان پڕکردن نەبێتن با لەسەر خزمەتکردن بیتن دەبینین ئەوانە کاتێک دەچە پەرلەمان هەمویان خەریکی قاشکردنی کێکی سیاسین هەمویان خەریکی پشک پشکێنان خزمەتکردن و کارتی خزمەتگوزاری بە تەواوی فەرامۆش بەڕێز یاسر بەگشتی ئەمەی کە باست کردەمەوێت بزانم کە دەرەنجامەکەی چییە لەلای هاوڵاتیان ئایا بێئومێد بوون لەوەی کە جارێکی تر بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن یاخود هێشتا ئومێدیان هەیە بەلایەنەکان کە دۆخەکەیان بۆ چاک بکەن هذه النقطة بالتحديد ئەم خاڵە زۆر گرنگە من نامەوێت فەلسەفای پێ لێ بدەم دەمەوێت بە سەراحەت باز بکەم دۆخی گشتی وای کردووە کە خەڵک ڕەشبین بیت واتە زۆربەی خاڵێک لەو نخبە سیاسیانە لەو دەستە بژێرە سیاسیانە بێزار ببن هاوڵاتیان و زۆرێک لە هاوڵاتیەوەتە ئاڵێت ئەتوانم بڵێن زۆرینەیان هەمویان کە باسی ئەو بابەتە دەکەن بە ڕەشبینیەوە و بە بێئومێدیەوە باز دەکەن باسی سامانی سیاسی دەکەن کە بەکار دەهێنرێت بۆ کڕینی دەنگی هاوڵاتیان و هاوڵاتیش کەوتۆتە دۆخی لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله نازانی چی بکات دەبینین ئەوانەی ئەو کاندیدانەی کە سەر بە حزبەکانین پارەی تێچووی ڕیکلامکردن لە سۆشیال میدیاش بۆ خۆیان نیە بەڵام دەبینین ئەوانی دیکە سامانێکی زۆر گەورە بە ملیارەها دینار بە ملیارەها دۆلار لە بانگەشەکانیان خەرج دەکەن ئەمە ڕێچکەیەکی زۆر مەترسیدارە و پێویستە ئەو توێژەی کە ئێستا دەیەوێت پێویستە توێژی هۆشیارتر لەوانەی کە ئەوان تەنها گیرفانی خۆیان دەبینین پێویستە ئەو توێژی هۆشیارە بچێتە دەسەڵاتەوە بەڵام کێ هاوکاری دەکات کێ ڕێگەی پێدەدات و ئەوان هەمویان کەوتونەتە هەمویان ملکەچی ئەو سامانە سیاسیە بووینەکە زۆر سپاس دەکەم بەڕێز یاسر ناسری چالاکوان لە تکریتەوە لەگەڵمان بوویت.